تازەترین زانیاری دەربارەی کەیسەکەی شنیار هونەر تا ئێستا ئەوەیە کە ئافرەتێک کە بە ڕەگەز عەرەبە تۆمەتبارە لە دۆسیەکەیەوە دەستگیر کراوە و ئێستا بە فەرمانی دادوەری لێکۆڵینەوە بە پێی ئەحکامەکانی مادەی 406 لە یاسای سزادانی عێراقی ڕاگیراوە و ئەم فەرمانی دەستگیرکردن و جێبەجێکردنی فەرمانی دەستگیرکردنە بنەما لەسەر ئیفادەی مەجنە عەلەیهی خوا لێی خۆش بوو شنیار هونەر بووە کە ناوی ئەم ئافرەتەی هێناوە وەکو تۆمەتبار و سکاڵای لە دژی هەبووە و ئێستەیش مدعیەکان بە حەقی شەخسی کە دەکاتە دایک و باوکی خوا لێی خۆش بوو شنیار هونەر دیسان ناوی ئەم ئافرەتەیان هێناوە و سکاڵایان هەیە و دایک و باوکی تۆمەتباری بنەڕەتیش کە هونەرە و هاوسەری شنیار هونەرە و تۆمەتبارە بە سووتاندنی شنیان هونەر دیسان ناوی ئەم ئافرەتەیان هێناوە و سکاڵایان هەیە لەسەری واتە فەرمانی دەستگیرکردنەکە بنەما لەسەر سکاڵای مەجنە عەلەیهی و مدعیەکان بوون بە حەقی شەخسی. سەبارەت بەوەی کە بەڵێ دەستگیر کراوەکو وتم ئێستا ڕاگیراوە بە پێی فەرمانی دادوەری لێکۆڵینەوە بەڵام سەبارەت بەوەی لە ئیفادەکەیە چی وتووە وردەکاری ئیفادەکەی ئەوە بابەتێکە وەکو کاری بهێنی خۆمان ناتوانین لە ڕاگەیاندنا پەخشی بکەین و بڵاوی بکەینەوە لەبەر سەلامەتی لێکۆڵینەوە لە قۆناغی لێکۆڵینەوەیە هەردوو تۆمەتبارەکە تۆمەتباری بنەڕەتی کە هونەرە و تۆمەتبارە بە سووتاندنی شنیار و تۆمەتباری دووەم کە ئەم ئافرەتە بە ڕەگەز عەرەبەیە دەستگیر کراوە ڕاگیراون و لێکۆڵینەوە لەگەڵیان بەردەوامە بەڵام دۆسیەکە لە قۆناغی لێکۆڵینەوەیەوە ومێدەکەین دوایەوەی کە مەحکەمەی تەحقیق ئیشوکارەکانی خۆی تەواو دەکا و ڕێکارەکانی لێکۆڵینەوە تەواو دەبێ بەم نزیکانە بڕیاری ئیحالەکردنی دۆسیەکە بدرێ بۆ مەحکەمەی مۆزوع و بۆ محاکەمەکردنیان ئەوەی کە پێویست بێ بۆ ڕێی عام و ئەوەی کە پێویست بێ لە ڕاگەیاندنەکانە باز بکرێ و بڵاو بکرێتەوە ئێمە لە کۆنگرە ڕۆژناموسیەکانماندا و لە چاوپێکەوتنەکانماندا وەکو پارێزەری دۆسیەی ئێوە پارێزەری شنیار هونەر لە دۆسیەکەدا باسمان کردووە هێر هیچ سڵحێکی عەشایری نیەوە تا ئێستا مدعیەکان بە حەقی شەخسی مدعین و سکاڵایان هەیە هەرچی سەبارەت بە کەسوکاری هەردوو لا بێ باوەڕیان بەوە هەیە کە یاسا دەبێت سەروەر بێ و دادگا ئیشوکارەکانی خۆی بکە ئێمە ناتوانین پێش بڕیاری دادگا بکەوین و باوەڕمان وایە کە دادگا تا ئێستا ئیشوکارەکانی بە شێوەیەکی باش کردووە و دۆسیەکەش لە قۆناغی لێکۆڵینەوەدایە وەکو پێشتر وتمان.